ئەرکی بەخێوکردن دەوترێت ئەرکێکی ئاسانە ئەگەر دایک باوک بکرێتە سۆ، چونکە ئەگەر زۆر گرنگیش بە مناڵەکەی نەدا ئەوە هەر بە جۆرێک لە جۆرەکان منداڵەکەی بەخێوکات و گەورابێ. بەڵام ئەرکی پەروەردەکردنی منداڵ ئەوە کارە گرنگەکەی دایک و باوکە کە پێویستە ئەنجامی بدا. و بە تایبەتی ئێستا کە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە، ئەوە ئەرک و ڕۆڵی دایک و باوک زۆر قورسترە بۆی کە چۆن ئامادەکاری بۆ منداڵەکەی بکە و چۆن منداڵەکەی ڕابێنێتەوە لەگەڵ کەشی خوێندندا و لەگەڵیشیە ئایا دەبێت دەستبەرداریەوە بکەیتر مناڵەکەی نارۆ دەخوێندن. زۆر جار لە دایک و باوک بیستومانە ئیتر مناڵەکەمە چێ بۆ مەکتەب نەجاتمە بێ، هەنی ئەو ماوەی کە منداڵەکەم لێرە نییە. لە کاتێکدا ئەوەی ئەگەر بێوێ منداڵەکەی بەباشی لە پرۆسی پەروەردە و فێرکردنە پێش بکەوێ، ئەوە پێویستە خۆشی ماندوو بێ لەگەڵ مناڵەکەیە، چونکە زۆرترین کات لە ماڵەوە بەسەر باوەک لەوەی کە لە ناوەندێکی خوێندندا تاکی وایە حەزەکە مەکتەب لە باتی یەک تاق دوو تاق بێ بەزەوری مناڵەکە لە ماڵ نەبێ. ئەنی ئەمە بۆ خۆی گرفتێکە بۆی کە دایک باوک نازانە چۆن لەگەڵ ئەم منداڵەیە مامەڵە بکە و چۆن ئەو بەرپرسیارەتێکی هەیەی لە ناردنی ئەم منداڵە بە خوێندنگە بیگرێتە ئەستۆ. بە تایبەتیش ئێستا شێوازی ژیان قورستر بووە، ئەبێ دایک باوک بزانێت چۆن منداڵەکەی ئەنێرێ، هەر لە شێوازی هاتوچۆ، هەر لە شێوازی ڕەچاوکردن و چاودێریکردنی خوێندنی وانەکانەوە ئاستی ئەو منداڵە ئەو کێشانەیە کە لە قوتابخانە ڕووبەڕوێ بێتەوە. ئەمانە هەمووی کۆمەڵێک بابەتی گرنگن کێمە ئەمڕۆ لەم تەوەرە باسی دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا بەناز عومەر ڕاهنەری پەروەردەیی کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئاوادەن. مامۆستا بەناز بەخێر بێیت. سەلامت بیا، خوا زۆر سپاس بەناوی خۆی گەورە و میهرەبان. دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم و سپاس بۆ باگەشتنامەکەتان، سپاس بۆ ستافە جوانەکەشی مامۆستا گیان. ئێمە ڕەنگە بزانین ڕۆڵی دایک و باوک چییە و هەمومان سەبارەت بە گرنگی ئەو ڕۆڵە بیست بێتمان، بەڵام ئەگەر باس لە ڕۆڵی ئەوان بکەین لە پرۆسی پەروەردە و فێرکردنی منداڵە، ئەوان ڕۆڵیان چییە لەم نێوەندەدا؟ سەرەتا بە هەزاران سڵاو لە گیانی محەممەد صلی الله عليه وسلم. بەڕاستی پەروەردەکردنی مناڵ ئەرکێکە لەسەر دایک و باوک. ئەبێ دایک و باوک قوربانی بۆ بدەن کە بیانێ بەو شێوازی ئەنوێ مناڵەکەیان پەروەردە بکەن و پێ بگەین و پێشکەشی کۆمەڵگای بکەن. بۆیە زۆر گرنگە ئێمە گرنگی بە مناڵەکانمان بین، هەم لە پەروەردەکردندا هەم لە خوێندندا، بۆ ئەوەی شتێکی جوان پێشکەشیکەین. من زۆر جار ئەڵێن مناڵ کاغەزێکی سپیە، چۆن بنووسیت ئاوا دەرئەچێت. بەس من لێرە ئەڵێم نە، ئەڵێم مناڵ پێنووسە، کاغەزەکە ژینگەکەیەتی، قوتابخانەکەیەتی، ماڵەوەیەتی، دەرەوەیەتی. بەڵام دایک و باوک ئەو دەستن کە قەڵەمەکە بەکاردێنن، ئەو پێنووسە بەکاردێنن، یعنی چی ئەنووسێ لەسەر ئەو کاغەزە سپێ ئەوە دەرئەچێت. قابلە من ناوێک بنووسم ناوێکی تر دەربچێت، هەر ئەوە دەرەچێت. جا هەموو مناڵێکیش هەڵە ئەکات، هەموو مناڵێک شایانی هەڵەیە. سیریکەین ئێمە مناڵ سەرەتا قەڵەم پێنووسی ڕەساس بەکاردێنێ، بۆی کە هەڵەی کرد بیسڕیتەوە. بەڵام کە گەورە بوو ئەنجا جاف بەکاردێنین، هەڵەکانی کەمترە. جا بۆیە ئێمە زۆر گرنگە لەم کاتەدا گرنگی بە مناڵەکانمان دەین و بۆ شێوازە پەروەردەی بکەین کە ئەمانەوێت. ئەمەش بەڕاستی بابەتی پەروەردە بابەتێکی قورسە، سەبر و تەحاملێکی زۆری دەوێت و پێویستی بە ئارامگرتنە. بۆیە ئەبێ ئێمەی دایکان و باوکان لەسەر پەروەردەکردنی مناڵەکانمان سەبر و ئارامیمان هەبێ، لەوێ مناڵمان هەبێ زۆر لاسار بێ، لەوێ مناڵمان هەبێ زۆر سەرکێش بێ، بەڵام پێویستی بە خۆڕاگری و سەبرە نابێ. ئەگەر مناڵەکەمان گوێ پێنەدان بوو ئێمە ئیهمالیکەین، وڵی چەند لەگەڵی خەریکم ئێمە ئەبێ واز لەو شتە بێنی. چونکە بەڕاستی پەروەردەکردنی مناڵ وەک کە باسم کرد کە پێنووسێکا بۆ خۆی چی بنووسی ئەوە دەبێت. ئێمە ئەبێ لە هەموو بابەتەکاندا زۆر گرنگی بە مناڵ بدەین. یەکەم ئەوەی کە زۆر زۆر گرنگە لە نێوان مناڵ و دایک و باوکدا پردێکی خۆشەویستی و ئاسوودەیە و ئاگاداری ئەو پردە بین، نەیڕۆخێنین. یعنی وا نەکەین ئەو متمانەیە لە نێوان دایکان و باوکان مناڵەکان لە دەستی بدەن. بۆیە زۆر زۆر گرنگە ئێمە تەئیسیر لەو خاڵە بکەین کە چۆن مناڵەکانمان بە خۆشەویستی پەروەردە بکەین. باش، لەسەر پەروەردەکردن خاتو بەناس، یعنی تا چەند گرنگە دایک و باوک پەروەردەی مناڵەکەی وا بکات ئەوەی کە پێوترێت بینە و ژینگەی قوتابخانە و ئەو کەسانی کە لەوێن پێ ئەوترێ قوتابی و مامۆستاکان ئەم خۆشی بوێن، نەک بۆ نمونە ئەم دایک و باوکە قسە بە مەکتەب بڵێ، قسە بە مامۆستا بڵێ، دەبەرچە ئینتەرنێت ئەگەر مامۆستایەک هەڵەشی هەبێ نابێ
دایک و باوکە لەبەر چای و قوتابێکە قسە بە مامۆستاکە بڵێن ڕێز و شکۆی مامۆستاکەم بکەنەوە لە ڕووی پەروەردەی و تا چەند ئەمە گرنگە دایک و باوک ئاگای لەم بابەتە بێ. من پێشەوە بمە سەر ئەوە خۆزگە وەزارەتی پەروەردە منهجێکی دروست کردابایە باسی ئاداب لەگەڵ مامۆستا بوویایە لە قۆناغی سەرەتای هەتا جامعەکانیش ئەم منهجە بەردەوام بوویایە چونکە بەڕاستی مامۆستا ئەرکێکی پیرۆزی هەیە. مامۆستا جوانترین باشترین بابەتەکە پێشکەشی کۆمەڵگای ئەکا هەتا بە هەموو بوارەکانی پێگەیاندن و تێگەیشتن و هەموو بارەکانی هەر لە دکتۆرە هەتا ئاخر کە ئەگەڕینەوە هەمووی ژێردەستی مامۆستا بووە کەواتە یەکەم شت کە لە کۆمەڵگا گرنگە مامۆستایە بەڵام ئەمڕۆکانە کە من هەجێک نەبێت چۆن ڕێز لە مامۆستاکەم بگرم مناڵی داماوەیە چی بکە کەواتە ئێمە ئەیگەڕینەوە لەم کاتەدا ئەبێ دایک و باوک هاوکاری مناڵەکانیان بێ و ڕێز و خۆشەویستی مامۆستا دروستکە لای مناڵەکەی و چۆن ئەبێ ڕێز لە مامۆستا بگرین و چۆن ئەبێ گوێڕایەڵی بین بە هەمان شێواز چۆن ئەڵێن گەورە و گچکە ئەبێ ڕێز لە یەکتری بگرن ئەبێ مامۆستا و قوتابیش ڕێز لە یەکتری بگرن نابێ هەر قوتابیەکە بەو شێوازە بێ بەڵام مامۆستاکە ئیهمالیکە چونکە خۆشەویستی دایما لە نێوان دوو کەسدا دروست دەبێت بۆی ئەمە زۆر گرنگە دایک و باوک زەڕورە کە مناڵەکەی ئاگادار بکاتەوە بەم شێوازە تۆ ڕێز لە مامۆستاکەت بگرە فێرت ئەکا پێت ئەگەیەنێ تێت دەگەیەنێ یعنی ئەمە زەڕورە تۆ لە ڕێگەی مامۆستا و ئەتوانی بگەی بەو ئاواتی کە هەتە بۆیە ئەمە من ئینشاءڵڵا بەو هیوای دەخوازم شتێکی ئاوا لە قوتابخانەکان منهجێکی ئاوامان هەبێ لە بابەتی ئادابەکان بەرامبەر مامۆستا. باش مامۆستا بەناز ئەرکی دایک و باوک چییە لە نردنی منداڵەکەی بۆ خوێندنگە ئایا تەنها ئەوەیە کە بیبات و بیهێنێتەوە یان با بڵێن شۆفێرێکی بۆ دابین بکە یان ئەو تا نانی باتێکە هاتەوە و بیخەوێنێت تەواو یان ئەوە تا لێپێچینەوە و ئەو سەرپەرشتیکردن و چاودێریکردنی ئەو ئاڵنگاریانی مناڵ ڕوبەڕوێ بێتەوە ئەمەش ئەرکی دایک و باوک و پێویستە بپرسێتەوە. ئەوەی کە گرنگە پێش ئەوەی دایک و باوە قوتابی فێر بکات کە بینێرە بۆ فێرکردن پەروەردەی بکات پەروەردە زۆر گرنگە کاتێک کە تۆ ئەو مناڵە پێش دەستپێکی قوتابخانە باسی قوتابخانە و ڕێگاوبان و ناوکەل و پەلی قوتابخانەی بۆ باس ئەەکەم بە چ شێوازێک تۆ ئەخوێنیت و بە چ شێوازێک فێر ئەبیت کە تۆ گرنگیت بەم مناڵەدا لە بابەتی خوێندندا بەڕاستی ئەو دایک و باوکە سەرکەوتو ئەبێ بەڵام لەگەڵ ڕێزمدا لەوەی زۆر دایکمان هەبێت زۆر باوکمان هەبێ ئەرە هەڵ مناڵەکە ئەمڕۆ لە کۆڵم بێتەوە تۆزێ مێشکی میسراحەتەکە خەریکی ماڵەکە ئەبم کوڕە سەردانێگەکەم تاقێک لە خوێندنگایە لە پرسیینەوە لە مناڵە ناکە چیت خوێن چۆن ڕۆیشتی چیت کرد مناڵ ئیهمال ئەکەین بۆی نابێ ئەبێت دایک پەروەردەی کە باوک هاوکار بێت یعنی بەڕاستی باوکانیش زۆر گرنگە کە هاوکاری مناڵەکانیان بن کاتە نابێت لەسەر شانێکێکیان بێت و کێکیانمە هەتان تەنانەت لە قورئانی پیرۆزدا ئەگەر ئەمەندە پەروەردە گرنگ نەبووایە خی گەورە باسی نەئەکرد کە لوقمانی حەکیم چەند بە جوانەی کوڕەکەی ئامۆژگاری ئەکا لە بابەتی پەروەردەیدا کەواتە ئەبێ باوکانیش هاوکار بن لەگەڵ دایکان بەڵام هەندێ لەوەیە شت هەبێ تایبەت بێ بە دایک لە بابەتی پەروەردەیدا کە ئەمە زیاتر دایکەکە هاوکاری ئەو مناڵی بکە چکە زۆر جار باوک لە ماڵەوە نیە چەند خاڵێک هەیە گرنگە دایک جێبەجێ بکە کاتێککە ئەم مناڵی ئەچێ بۆ قوتابخانە یەکێک لەوانە کاتی هاتنی قوتابخانەی مناڵەکەی بزانێ لە چ کاتێک ئەڕوا لە چ کاتێک ئەگەڕێتەوە نە ئەوەندە پێش وەختە بینێرێتە قوتابخانە لەبەر دەرگای مەکتەبەکان بۆستێت و نازانین ئەم مناڵە تووشی چی ئەبێت و چی نابێت نە ئەوەندە درەنگ بە ئیهمالی مناڵەکە بەڕێکات و دەرسێکی ڕۆیشتۆ یاخود کاتێک ئەم مناڵە ئەگەڕێتەوە بزانە هەمان کاتە کە قوتابخانەکەی تەواو بۆ مناڵەکەت ئەگەڕێتەوە ئایا تاخیر بووە هۆکاری تاخیربوونەکەی چیە ئەی زووتر هاتۆتە هۆکارەکەی چییە بۆیە ئەمە گرنگە یەکێک لە خاڵەکان خاڵێکی تر ئەبێ ئاگادار بین ئەمڕۆ هاوڕێی مناڵەکەت کێیە چونکە هاوڕێ زۆر گرنگە بۆ مناڵ ئەبێ بزانین و یەکێکی تر لە خاڵەکاندا ئەمە زۆر گرنگە کاتێک کە ئەم مناڵە بەڕێ ئەکەی بۆ قوتابخانە ئەمەیان بەڵام بانهێنی بێ ئەم دایکە هەز نەکا کە مناڵەکەی ئاگادارە ضرورە تەفتیشی جانتاکەی بکەیت سەیری ناو جانتای مناڵەکەت بکەیت ئایا جگە لە پێداویستی قوتابخانە هیچ شتێکی تری تایە نامۆ ئەبینیت ئەمە زۆر گرنگە بە هەمان شێواز کاتێک کە مناڵەکە ئەگەڕێتەوە سەیری جانتاکەی بکە بەڵام مێڵە مناڵ ئاگای لێمە چکە لەسەر ئەو بابەتەدا ئێمە کێش بەڵام ڕێگایەکی دروستە تو هەموو ڕۆژە جانتای مناڵەکەت بکەیتەوە بێ متمانیەک لای مناڵەکە دروست ناکە ئەمە متمانە دروست بوونە بەڵام کە جاری وایە با مناڵەکە ئاگای لێ نەبێ قەیچێکە وەکو پەروەردەیە کە بۆی مناڵەکە لە دەست نەچێت چکە ئەمڕۆکانە تۆ لە ماڵەکەی خۆدا مناڵەکە جوان پەروەردە ئەەکەی جوان پێ ئەگەێنی بەڵام نازانین لە دەرەوە
کەسانی ترچی لە مناڵەکەت ئەکەن ژینگەکەی چۆنە قوتابخانەکەی چۆنە هەر لەسەر و بابەتە پار دایکێک هات باسیەوەی کردی مناڵەکەم لە پۆلی 5 سانەوێ بەڵام وەک جاران نەماوە یعنی هەز ئەەکەم نامۆ بووە گۆڕانکاریتیایە تم چ شتێکی لێ بەدی ئەەکەی تم نەخۆشە وتینە وەڵایانی زۆر شتیوە تم ئەی دایکە گیان تۆ سەیری جانتای ئەو مناڵەت هەتا ئێساگەلوتینە وەڵا متمانەیەکی تەواو بە مناڵەکەم هەیە خۆم پەروەردەم کردو تم خۆ ئەمە ناگەڕێتەوە بێ متمانەیی کە جارجار مناڵە تووشی هەڵە ئەبێ قەچێک کە سەیری جانتاکەکەی کاتێک ئەچێتەوە ماڵەوە سەیری ئەکاد یعنی کچە پاکەتی جگەرە لە ناو جانتاکەیدایە مۆبایلی هاوڕێکی لە جانتاکەیدایە هەمووی کوتی ئەمە دەترساوە شڵاژاو تی ترسی لە مناڵەکەم ئەبینی بەڵام ئاگادار نەبوو ڕێک دوای دەستخۆشی کرد کە مامۆستا بە فریا مناڵەکەم کەوتم یعنی ئەمە ضرورە کە دایکان یعنی بۆ ئەوەی گرنگی بە مناڵەکانمان بین یەکێکی تر لە خاڵەکان زۆر گرنگە کە دایک سەردانی قوتابخانە بکات بەردەوام مناڵەکەی لەوێ چۆنە ڕەفتاری چۆنە ئەی مامۆستاکەی چۆنە لەگەڵ ڕێزمدا من وتم مامۆستا تاجی سەرمانن ڕێزی تایبەتیان هەیە بەڵام جاری وایە کە کچێکمان هەیە تەمەنی 10 ساڵە 11 ساڵە بۆچی مامۆستا باوەشی پیاکەوە لە باوەشی بگرێت مەکەی خۆشەویستی یعنی ئەبێ ئەمە ئاگاداری ئەو خاڵانە بین زۆر گرنگە لە پەروەردەکردنی مناڵ ئێمە ئەوانە جێبەجێکی و دووەم خاڵێکی تر لەوانە کە گرنگە دایک وا لە مناڵەکەی بکە بەردەوام بخوێنێتەوە جگە لە مەکتەب لە کتێب و منهەجی تریش هەر شەوانە 10 دقەیەک چارەکێک ڕۆژانە بۆی مناڵەکە دابنێت چونکە خوێندن بەڕاستی چاوی مناڵ ئەکاتەوە بەرەو پێشکەوتنی ئەبات مناڵ ئەگۆڕێت لە بابەتی زیرەکیدا لە هەموو شتێکدا مناڵ خوێندن ئەگەر بە مەرجێ ئەو گۆفارانەی کە سوودی هەیە مناڵ بەکاری بێنێت دڵنیا بە زۆر گۆڕانکاری لەو مناڵە ڕوئەدا جا من ڕێک خاتو بەرەنجوستم ئەو پرسیارە بکەم ئەو باسمان لە بابەتی پەروەردە کرد لەسەر فێرکردن هەر لەسەر مامۆسانی خۆ مناڵەکە فێرکە کاتێک ئەو دەرسەی ئەی خوێنێ وەجدۆلی سبینی هەیە ئەرکی دایک و باوک لێرایە چێکە بزانێت چی خوێندووە چۆن ئەنێگەر خۆی لێ ئەزانێ خوێنەواری هەیە لێپرسینی و لەگەڵ بکە و پێی بڵێ دەرسەکانی سبینێت ئامادەکە ینی لەمەشا دایک و باوک ئەرکیان هەیە وانە بەتەکید تۆ کاتێکە ئەم مناڵە گەڕێتەوە جارەوەرسی جەدوالەکەیکە بزانە ئەمڕۆکانە بابەتەکانی چی بوون مڕاجعەیەکی پێ بکەرەوە وی کەڵەکە نەبێ لەسەر بەڵێ ئەنجا بۆ سبینێ کە جەدوالەکەی دەرسی تازەتریتە ئەنجا وەرە سەر بابەتی ئەوەی تازەکەیتر مناڵ پێویستی بە ئیسراحەتی شەیە ئیسراحەتیشی پێدەم و تۆزە ئەی بەشمە دەرەوە جارجار قەیچێکە یعنی کەشتێکیش سیر ئەکات بەڵام کاتی هەبێ لەگەڵ ئەوەشدا مناڵەکە ئەبێ مڕاجعی هەموو بابەتەکان بکە ئەبێ وای لێ بکەین خوێنی لا خۆشەویست بکەین چونکە بەبوونەی ئەم بایکۆت و دەوامەکان ئەزانین بە تایبەتی کەپار خۆمان هەمووی ئەزانین زۆر مناڵ سار بووە تەحاملی نەما یعنی تااقەتی لە خوێندن نەما ئەم ساڵوانە سواز بخوا بۆیە زۆر گرنگە هەر لە سەرەتاوە دایک و باوک بە خۆشەویستیەوە بە متمانەیەوە و بە هێز و تااقەتێک و سەبر و تەحاملێکەوە لەگەڵ مناڵەکە بڕوات هەتا کۆتایی بە سارێکی تر چەند گرنگە دایک و باوک هاوکار بن بۆ کە ئەڵین مناڵ هەر لە یەکی بنەڕەتیەوە هەتاکو و 12 ئامادەی هەر مناڵە دایک و باوک چەند گرنگە هەندێک لە کاتەکانی خۆیان لە سەردان لە میوانداری لە کاتە ترفیەکانی خۆیان کە لە ڕۆژانی باڵی مانگەکانی پشووە کردویانە میوانداریان زۆر کردووە زۆر چوونەتە دەرەوە زۆر سەفەریان کردووە لە کاتی قوتابخانەیە ئەمانە ڕێک بخرێتەوە و کەم بکرێتەوە لە پێناوی ئەوش خاڵێکی گرنگە چونکە تۆ ئێستاکانە کە سیرەکەی بۆن منە مناڵەکەت بەیانیانە تۆ ئەگەر میوانێکی زۆرت هەبێت تا کاتێکی درنگ نەڕات و خۆت لە میوانەی بێ هەتا درنگ نەگەڕێتەوە ئەی مناڵە بە چ فریای ئەوە ئەکەوێت مڕاجعەیەکی دەرسەکانی بکات ئەیکی بەیانی زوو هەڵەسێ لە خەودا خاڵێکی گرنگە بەڵام کاتێک کە تو مناڵەکە نیۆڕۆ ئەگەڕێتەوە پێویستی بە ئیسراحەتە لەوەی دوانیۆڕۆکەی ئیسراحەتێ بکە توانای هەر دەرسیشی نەبێ بەڵام شەوەکە بۆی فرسەتە بەڵێ ئێمە ئەبێ زۆر لەو خاڵەدا ئاگاداری مناڵەکانمان بین ئەبێ زۆر گرنگی بە مناڵ بین چونکە مناڵ ئامانەتێکە لەلایەن پەروەردگارەوە بە تۆ دراوە و گەورەترین نیعمەتیشە کە خوای گەورە بە دایک و باوکی ئەدا ئەبێ ئێمە پارێزگاری لەو نیعمەتە بکەین پارێزگاری لەو ئامانەتە بکەین بەو شێوازی کە ئەمانەوە پێی بگەێنی باشما مستابەناز دەستەواژەیەک هەیە لە پرۆدا پێڵێن دایک و باوکی هەلیکۆپتەری ئەو دایک و باوکی کە هەمیشە بە دوای مناڵەکەوێتی هەمیشە چاودێری مناڵەکەی کات لە مەکتەبەکەی هەرچێک نابێ خێرا ئامادە بێت بەردەوام ئەوێ بزانێ مناڵەکەی چیەکە زۆر جار کارەکانی مناڵەکەشی جێبەجێکا بووی کە منداڵەکەی هەز بە ترس نەکات تووشی کێشە نەبێت بسەوت ئەم جۆرە دایک و باوکشمان هەیە ئایا تا چنی گرنگە دایک و باوک هاوسەنگی بپارێزێ لە نێوان چاودێریکردنیەکی وردە لەگەڵ ئەوەی کە پرسیارەتی بۆ منداڵەکە دروست بکات و لە هەندێشتا مافا بە مناڵەکەش خۆی ڕایخۆی هەبێ من لەگەڵ دایک و باوکیانی لەگەڵ ڕێزمدا یعنی ئەبێ مناڵ وای لێ بکەی متمانە بۆ خۆی دروست بێ پشت بە خۆی بەستێ
تو ئەمڕۆکانە مناڵەکە بە تایبەتی کەیەکی ئیبتیدایی سیرەکەی ئەم ساڵ قۆناغی کە ئەچێتە قۆناغەوانی کە نوچبێتە دەورە خولەوە سیرێکی پیتەکەی بۆنە قەینە دووسێ هەنگاو لەگەڵی بڕۆ دەستی بگرێت بەس نەک خۆیت بۆی بنووسیتەوە دوایی وای لێ ئەو مناڵە هەر پێش بەدایکی ئەبەستێ جا لەگەڵ ئەوەشدا سیر ئەەکەی یعنی ئەم مناڵە ئازادیەکانی لێسەوت ئەەکەیت جارێک بۆ کە داوامەکە لەگەڵ مناڵەکە یعنی وای لێ دەکەیت تو ئەو ئازادیکە هەیەی لێزەوت ئەەکەیت چونکە هەمووی خۆت ئەیکەیت هەتا تەنانەت کە خۆی دەڵێ لە قوتابخانەکە ئەبێت لەبەر دەرگای مەکتەب بۆستم هەتا ئەم مناڵم تەواو ئەی بۆ یابان زۆر پەروەردەی جوانی هەیە یعنی بڕواتە بێ من ڤیدۆیەکم بینی کاتێ باوکەکە لە پێشەوە ئەڕۆی مناڵەکە هەمووی تەمەنی 3 ساڵ کە ئەڕۆی بربەستێکی بۆ دانرا بوو باوکەکە خۆی ڕزگاری ڕۆیشت یعنی لەو بربەستی بڕی یعنی ئەم مناڵە هەوڵی دا کە مناڵەکە خۆی بربەستەکە ببڕێ چەند جارێک ئەکەوت و هەڵئەستایە ئەکەوت هەتا بۆ ئاخری بڕی مناڵەکە پێکەنی ئەوە ئێمە بینێکسەر ڕائەکەین هەڵێ نا دەریێنین بەکەڵک نایە بەڵام نە زۆر زۆر گرینگە وا لە مناڵ بکەی پشت بەخۆی ببەستێ ئەگەر پشتی بەخۆی بەس مناڵەکە سەرکەوتو ئەبێ لێی گەڵێت نابێت تۆ هەموو شتێک وا لەو مناڵە بکەیت چونکە هەتا تەنانەت کەلا دەدا لە پۆلی نوێی بنەڕەتی سیرەکەی مناڵەکە بەدڵی خۆی ناڕاتە بەشی ئەدەبی ئەمەیان بابە بەشی باشی تێ لە دایکە توانای ئەوە منێ هەر ئەبێ بچیتە ئەمە یعنی وای لێکە و مناڵە تااقەتی لە خوێندن نامێنێ ئەڵێ من حەزم لێ نەبوو و ئەو ئاواتەشی هەیەی بەدەستی ناهێنێ هەتا تەنانەت کە لە پۆلی 12 کە ئەی بڕێ سیرەکە بەشێکی بۆ دێتەوە مناڵەکە حەزی لێیەتی بەڵام دایک و باوکەکە لێی ناگەڕێت حەزی ئەوانێ گشتێکی تر کە لەسەر دایکانە زۆر گرنگە سەبارەت بە خواردن بەڵێ ئەم مناڵە طبعا خۆزانین مناڵی ئێستا خواردن ناخۆن بەتاکید بەڵام چەند گرنگە بەیانیان نەیەڵێ بەسکی برسی بچێ بۆ قوتابخانە یان ئەگەر نیوەڕوانە شتێکی باتێ ئیتر بە فەنی ئەم دایکایەتی خۆی ئیتر مۆزێکی ئەداتێ شیرێکی ئەداتێ چوزانم هەر شتێوێگە نانێکی فەرمیش نەخوا بابۆڵەیەک چوزانم لە فێکی بۆ تەرتیبەکە ئەی خاتە پەنگوینێکەوەی خاتە جانتاکەوە تا چەند گرنگە مناڵ بە برسێتی نەچێ بۆ قوتابخانە وەکە گەڕایەوە برسی نەبێ بۆی مشکی ماندوو نەبێت ئەدەی توانە جوانترین سفرەی بەیانیانە بە تایبەتی کە دایک و باوک مناڵ هەمووی کۆبنەوە لەسەر ئەو سفرەیە بەڵام ئێستا بەداخەوە ئەومان نەماوە هەنێک خەوتون لە بن جێگای هەنێکە تاک بەڕێیانەکەی بە تایبەتی کە مناڵەکە دوو داوامی عکس بێ یعنی ئەوکەی تریش هەڵماسەین لەگەڵی بۆیە ئەگەر تۆ سفرەیەکی جوانت داخست بۆ مناڵەکەت هەر چۆنێک بێ بە خۆشەویستیش بێ پارێک بەدەمی مناڵەکەت بکە بەسکی برسێتیە وانەکە کە بڕوا لە قوتابخانە ئەگەی لێن جا لە هەمووی جوانتر لەسەر سفرەکەدا ئامۆژگاری مناڵەکەت یعنی هاتن خۆشە ئەمڕۆ بەڵێ بەتەکید ئەمڕۆ چۆن ئەڕۆی بۆ قوتابخانە ئاگاداری خۆت بە منێکێک لەوانە زۆر دەستخۆشیم هەیە بۆ دایکی خۆم لێرەوە داواکارم خۆی گەورە تەمەنی پڕخێر و بەرەکەت کا لەگەڵ ئەو دایکانی کەماوە یعنی هەموو بەیانیان ئەمە ئامۆژگاری دایکم بوو کە ئەو کاتە دوو خوشک بووین ئاچین بۆ قوتابخانە لەگەڵ ناخواردنەکەی بووی تێکردین کچم ئاگاداری خۆتان بن لە ڕێگاوبان لە قوتابخانە چۆن ئەکەن چی ئەکەن بۆ چۆن ئەخوێنن یعنی بەردەوام ئەو قسانەی دایکم لە مێشکی ئەدامەوە ئێستاش هەمان ڕێچکە کە بەکاری دێنمەوە بۆ مناڵەکانم یعنی ئەوە زۆر گرنگە ئێمە کە بتوانین مناڵەکانیشمان بە برسێتی ڕەوانی قوتابخانە نەکەین زۆر جار مناڵ ئاگای لە خۆی نییە لەبەر خەواڵی و لەبەر برسێتی و بێتاقەتە لە خوێندنگاکەدا بەڵام ئەگەر تۆ خواردنێکت پێشکەشی ئەو مناڵە کرد تەواو بەڵام زۆرمان هەیەڵێ بڕۆ لە حانوتەکە لە شوێنە شتێ بۆ خۆ بخۆ ئەی بۆ قەیچەکە لەگەڵی بۆ خۆشت دایکەکە دانیشە خواردنێکیش لەگەڵی بخۆ بۆ ئەوەیە مناڵە خۆشەویستی خواردنەکەی بۆ بگەڕێتەوە جاری باشە مناڵ سیرێکی ئەو خواردنەی کە دوو بوویدا ئامادە ئەەکەی لەوە حەزی لێ خواردنە نەبێ بەدڵی مناڵەکەش بجوڵە بەڵام ئەوانەی ئاگادار بن بۆ تەندروستی خراپ نەبێ سایەکێک لەوانە ئەندۆمی کە بەڕاستی خواردنێکی خراپە نابێ بە دڵی مناڵەکە بکەین ئێستا من سێ مناڵم هەتا ئێستا نەمێشتو ئەندۆمی بکڕن ئەوە کایەکان دوای تەمەنی 11 ساڵە هەتا ئێستا ئەندۆمی لە ماڵی من نەبوو وە نایەڵیشم یعنی وام لێ کردوون کە ئەوەش نەبێت کە لەسەر پێداگیری داوای بکەن و تەواو بەلایەنەوە سەیرە جا بۆیە دایک و باوک هەم لە بابەتی خواردن هەم لە بابەتی فێرکردن هەم لە بابەتی پەروەردەییدا زۆر گرنگە کە پشت و پەنای مناڵەکانیان بن باشە من ئەمەکەم کۆتا پرسیارگەر بە کورتی وەڵام بیتەوە ئێمە ئێستا منداڵ لەگەڵ جیلی ئایپادا ها لەگەڵ شاشەکانە ینی هاوڕێیە زۆر قورسە دایک و باوک لەمی دوور بخاتەوە کسێرکی کاتێتەوە هەم دیز مۆبایلەکەیان ئایپادەکەی گرێ بەدەستێ و دووبارە خەریکی شاشەکانە بێتەوە چۆن دایک و باوک واکاکە منداڵ ئەرکەکانی خۆی جێبەجێ بکەوە هەتا ڕادێکی باش دوور بکەوێتەوە لەوانی لەو یاری و لەو سێرکردنی تیڤی و شاشانی کە هەیە
مناڵ ئەگەر دیقەتی بنێ ئەوەنەی کە بەکردداری دایک و باوکە گەشتە ئەکاوەری ئەگرێت بە بیستنوەری ناگرێت چونکە کردداری زۆر مهمە ئەگەر دایکێک باوکێک شەو ڕۆژ ئەم مۆبایلەی خۆی بەکارهێنا ئەو مناڵەش دڵنییا بە وەک تۆ بەکاری دێنێتەوە بەڵام ئەگەر کات و ساتت دانا لەگەڵ خۆت بۆ مناڵەکەشت چونکە لەوەی ئێمە زۆر بڵین با مناڵ هەر سەیری مۆبایل و ئایپاد نەکە شتی وانە بەڵام ئەبێ کاتی بۆ دامدرێ کاتی بۆ دامدرێ پێویستە یعنی لە ڕۆژێکدا بەلایانی کەم نیو سعات بەلایانی زۆرەوە ئافو نەکەمیش نیو سعات بەسە بۆ ئەو مناڵە بەڵام هەوڵ بدەین لە بابەتی تردا قەچێکە چونە دەرەوەیەکە یعنی خواردنێکی خۆشە کتێبێکی جوانە پێشانی ئەدەین ڕەنگا و ڕەنگێکی کتێبەکە یاریکردنێکی دایک و باوکە لەگەڵ مناڵەکەیدا بۆ ئەوەی وای لێ بکەین ئایپاد و مۆبایلەکەی لەبیر بەرینەوە ئەمە زۆر زاڕورە بەتایبەتی لە کاتی ئیمتیحانەکانیشدا کە مۆبایل دایک و باوک لە مناڵەکانیان بستێنەوە نەک هەرنەیان دەنەوە چونکە تازە لەگەڵی ڕاهاتون لەوە لەگەڵ خوێندنەکەش بێ دڵیان هەلای مۆبایل و ئایپاتەکە بێ بەڵام بە کاتێکی دیاریکراو کە ئەو دایک و باوکە خۆی ئەزانێ ئێستا من خۆم ئەزانم مناڵەکەم چەندێکی پێویستە بۆ فێربوون و چەندێکی پێویستە بۆ بەڕێکردنی ئەو شەو و ڕۆژە و مۆبایل و ئایپاتەکەشی چەندێک پێویستە کە بیدەمێ و بەکاری بێ هەمووی گرنگتر ڕێخستنەوەی خەوی شەوانەیە کە زوو مناڵەکان بخوێنن و بووی بەیانی زوو بە مێشکێکی سەحات هۆستن زۆر بەڕێز خات و بەناز ئەمە ڕاهێنەری پەرودەی سوپاس بووی لەم تەورێ لەگەڵمانە زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ خۆ لەشی هەموو لە ساغ بێ بەو هیوای ئینشاءڵڵا مناڵێکی جوان و باش بە هەموو لایەکمان پێشکەشی کۆمەڵگای بکەین